بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خۆی گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتی وەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ لەگەڵ بەشێ لە گەنجانی کۆمەڵی دادگەری گفتوگۆ دەکەم با بزانم ئەوان چەندێک هیوایان بە کۆمەڵی دادگەری هەیە و چەندێک هەوڵ دەدەن بۆ ئەوەی گەنجان زیاتر متمانەی خۆیان بە لیستی 285 کۆمەڵی دادگەری ببەخشن. من ئەمڕۆ گفتوگویەکەم لەگەڵ گەنجانە چونکە گەنجان توێژێکی گرنگی کۆمەلگان با بزانم ئەوان سەرنجیان لەسەر لیستی 285 کۆمەڵی دادگەری چیە و چەندێک بە هیواوە دەنگەکانیان بۆ ئەو لیستە دەبەخشن. بیسەر و بینەرمان بێت. سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. پێم بڵێ وەکو گەنجێکی کۆمەڵی دادگەری چەندێک بە هیواوە دەنگەکانی ئەوە بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەریە و پەیامی ئێوە بۆ گەنجانی یاریمی کوردستان بەگشتی چییە؟ بەنای خۆی گەورە بێبان سەرەتا دەست خۆشتان یەکەم زۆر زەرورە گەنجان لەم هەڵبژاردنە بە تایبەتی ئەنجومەن نوێنەرانی عێراق پاداشتی کۆمەڵی دادگەری بدەنەوە چونکە کۆمەڵی دادگەری تەنها هێزێکی سیاسی نیە پێشەوە هێزێکی سیاسی هێزێکی پەروەردەییە کە زۆر کاری کرێ بۆ گەنج بە تایبەتی ئێستا لە هەرێمی کوردستان ئەوەی زیاتر زوڵمی لێ دەکرێت چینی گەنجە هەم لە دامەزرادن هەم لە هەڵی کار بۆ زۆر پێویستە نوێنەرانێکی وا بستن لە بەغدا شەڕی گەنج بکەن بۆیە زەرورە دەنگدان بە لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 285. کۆمەڵ چی بۆ گەنج کردووە؟ کاک برم کۆمەڵ هیچی نەکرد بەوەی کردووە کە کۆمەڵی گەنج وای کردووە نیشتمانیان خۆش بێتن ئیماندار بن وەشتی خراپ نەکەن ئەمە زۆر گرنگە پەروەردە زۆر گرنگە یانی باشترین خزمەتی کۆمەڵی دادگەری کە بۆ گەنجی کردووە گەنجی پەروەردە کردووە. گەنج لە وڵاتی ئێمە لەبەر بێکاری لەبەر نەبوونی با بڵێم لەبەر نەبوونی هەلیکار لەبەر زوڵم و نەعەدالەتی لەبەر دەرفەتی دانەمەزراندن ئەم وڵاتە بەجێ دێڵێ کۆمەڵی دادگەری نەدەبێت شەڕێکی سەرتر باشتر بک بۆ گەنجان؟ بێگومان دەبای باش بکە بەڵام بەس باشتر دەکەی بۆی کە ئەتو دەنگت دلێرتر بی لە ئەنجومەی نوێنەرانی عێراق کاندید زیاتر بچێتەوە ئەگە بێ و گەنجان متمانە زیاتر بە کاندیدەکان ئێمە بدەن چەندی کاندیدمان لەوێ زیاتر بی دەنگمان دلێرتر دەبی وە شەڕیان بۆکەین و ئەو گەنجانی کە دەژڕۆن بۆ دەروی وڵات بۆ ئەڕۆن لە بەدەست شێ بێزارن بە تاکید لە بەدەستی ئەم دەسەڵاتە بێزارن کە زوڵمیانی دەکرێت کە دایان نامەزرێنن کەرتی تایبەتیان قۆڕ کردووە کەرتی گشتیان قۆڕ کردووە ناچار ئەم گەنجە سەر هەردەگەی بەڵام داوا لە گەنجان دەکەم بۆی عقوبە و 2000 بدەن سنگەرەکە چۆل نەکەن و دەنگ بدەنە بە کاندیدانی لیستی کۆمەڵی دادگەری بۆی ئەو مافانی کە تاوەکو ئێستا پێیان نەدراوە بۆیان بگەڕێتەوە. باشە کەواتە گەنجان یاریمی کوردستان دەبێت زۆر وشیارتر بن بە بانگەشەکانی دەسەڵات بڕوانەکەن بە وعدانەی کە پێیان دەدرێت چونکە ئەوان چەندین ساڵە ئەم وعدانە دووبارە دەکەنەوە. بێگومان لە هەموو کۆمەلگایە گەنج هەوێنی گۆڕانکاریە گەنجی ئێمە دەتوانن گۆڕانکاری بکەن ئەمڕۆکە نایبرێ ئێمە گۆڕانکاری بمە ناکرێت ئێمە دوو شتەیە کاگرێ بزین دەنگدان هەم مافە هەم ئەرکە لە کاتێک ئەبێتە ئەرێک کە ئەو دەسەڵاتە زاڵمە بۆی ناوی ئەرکە دەی بچی ناوی بی بەڵام کاتێک دەسەڵات گەندەڵ نەبوو ئەوە مافێکی ئاسایە و دەتای مارەسەکەی تای مارەسنەکەی بەڵام ئێستا کە دەنگدان ئەرکێکی سەرشانی هەموو کۆمەلگای کوردی بە تایبەتیش گەنج بۆی ئەو ستەمەی لێ نەکرێتن بۆی مافەکانی خۆی بگاتن لە هەمان کاتێک کۆمەڵی دادگەری تاوەکو ئێستا کە باشترین کاری بۆ گەنج کردووە کە ئەوەی پەروەردەی کردووە وە زۆربەی ئەو گەنجانی کە بەهوچیان نەماوە یا تووشی کۆمەڵایەت کێشەش کۆمەڵایەتی بنا لە دەستگا خێرخوازەکانی کۆمەڵی دادگەری لێوێن دەرێ هاوکارێکیان نەکرێت ئەوە هەموو خزمەتکردنی گەنجە بە پێی توانای خۆمان زیاتر خزمەتی کەسمان کردووە. لو جوش و خروشه بهزی بیر و بازو هست و هوشه بدم سوزی و بخم خوری بروشه. پێم بڵێ وەکو گەنجێک چەند ئومێدتان بە کۆمەڵی دادگەری هەیە و لە پاڵەوەدا ئێوە بۆ کۆمەڵی دادگەریتان هەڵبژاردن؟ بەنای خۆی بەخشندە میرەبان دیارە ئێمە بەرەو هەڵبژاردننی 11 دەچین و لە چوارچێبەی کۆمەڵی دادگەری و لیستی 285 کۆمەڵی دادگەری کە بە دروشمی لەگەڵتان ڕازگۆ دەبین کۆمەڵی دادگەری بەشدارە ئێمە ئومێدێکی زۆرمان بە کۆمەڵی دادگەریە لەوەی کە بتوانین کۆمەڵی دادگەری لە شارەکان و لە هەموو بازنەکان بگاتەوەی کە بچتە پەرلەمانی عێراق و لەوێوە هەرگیز نەبی
ئیش لەسەر کۆمەڵەیەک دۆسیا و کۆمەڵێک چۆن بڵێ ئاگادارکردنەوەی و لەوانەیە هەندێک فراکسیۆن و هەندێک کەسایەتی کە دەستنا و شوێنە کۆمەڵێک سەفقات و کۆمەڵێک یاساهەیە کە چاوپۆشی لێ بکەن یان بە شێوازێککە تەبەنی بکەن بەڵام پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا بە شێوەیەک لە شێوەکان هەریچیان پێ نەکرابێ بربەستیان دروست کردووە ڕایگشتیان دروست کردووە توانیویەتیان کۆمەڵێک پرۆژە و کۆمەڵێک کار و بەرنامەی زۆر جوان پێشکەش بکەن کە لە خزمەتی کوردی مسلمان دابێت. کۆمەڵ چی بۆ گەنج کردیە چین بۆ قوتابیان کردووە ینی ئێستا قوتابیانی زانکۆ پەیمانگاکان لە پاڵچی دەنگ بە کۆمەڵی دادگەری بدەن. بڵێ دیارە کۆمەڵی دادگەری لە حکومدانیە کۆمەڵی دادگەری بیرە نەوتەکانی لە ژێر دەستدانیە کۆمەڵی دادگەری سەرۆکی پەرلەمان و سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و ئەوانەی لە ژێر دەستدانیە داهاتیش سەرزەوی و ژێرزەوی لە دەستدانیە بەڵام کۆمەڵی دادگەری بەو ئیمکانێتەکەمەی کە هەیەی توانیوێتی لە ڕێگەی ئەعلام لە ڕێگەی هۆشیاری لە ڕێگەی سنتەر و لە ڕێگەی دامەزراوەکانی خۆیەوە بتوانێت گەنجی پەروەردەکرا و پێشش بە کۆمەلگە بکە بتوانێت گەنجێکی دەست بە دەژنێژ گەنجی بە هیممەت گەنجی بە ئەخلاق گەنجی بە ڕەوشت پێشکەشی کۆمەلگە بکە و پەروەردەی ڕاست و دروستیان بکە بۆ ئەوەی ببێتە بناغەیەکی جوان و ببێتە هۆکارێک بۆ ئەو گەنجە هەم لە دنیای هەل لەو قیامەتی ئیسفادە لە کۆمەڵی دادگەری بکە. پێیانتان چییە بۆ گەنجان ئەوانەی یەکەم جارە دەنگ دەدەن؟ بڵێ دیارە ئێمە داوا لە گەنجان و قوتابیان و خۆشەویستان دەکەین بە تایبەتی ئەوانەی کە یەکەم جاریان بچنە سەر سندۆقەکانی دەنگدان بە درۆ و بە قسەی باق و بریق باوەڕ مەکەن و بەوانە باوەڕ مەکەن کە دەڕێن دەنگدان گۆڕانکاری دروست ناکەیان دەنگدان هیچ نییە بڕۆ ممارەسەی مافی خۆت بکە دیارە دەنگدان مافێکە و واجباتێکیشە دەبێت جێبەجێ بکرێ لەبەرەوەی کاتێک کە تو دەنگ دەدەی هەر هیچ نەبی شاعری دەدەی کە چێ حەق و چێ ڕاستە چێ کەسی چاکە چێ کەسی دەست بە دەستنوێژە چێ کەسی ڕازگۆیە دەنگ بدە بەو کەسە بۆ ئەوەی لە دنیا و لە ئاخیرەت ئێمە کار دەکەین نەتیجە لە دەستخوایە بۆ نمونە ئێمە کە هەوڵ دەدەین بۆی دینی خوای گەورە سەربێخین لە کۆتاییەکەیدا نەتیجە لە دەستی خوای میهرەبانە بۆی ئەمە ئەوەی دنیا هەموو شتێک نییە دنیا هەموو شتێک نییە بۆ ئینسان دنیا بەشێکە لەوەی کە ئێمە دەمانەوێت ئاخرەتی خۆمانی پێ بەدەست بینین بۆی ئەمە لەگەر ڕازگویان دەبین ئینشاڵڵا لەگەر سادقان دەبین و لەگەر خاوەن بە هەڵوێست و بە مووقیفەکان دەبین هەتا ماوین ئینشاڵڵا. کۆمەڵی دادگەری ژمارەی کورسەکانی زیاد دەکات؟ ئێمە وەکو کۆمەڵی دادگەری دیارە لە ڕابردوودا باز دەوەی کراکە کۆمەڵی دادگەری دەنج کەم کردووە و کورسی کەم ترێناوە ئەوانە بەشێک لە تەکتیک و ئالەتی هەڵبژاردن دیارە گۆڕابوو ئەو جارە دیارە کۆمەڵ لەو چەند بازنەی کە هەیە بازنەی هەولێر و سلێمانی وەدەوەک کاندیدمان هەیە هیوادارین و دەخوازین و پێشوازیەکی باشش لە کۆمەڵی دادگەری کراوە ئەو جارە سوپاس بۆخوا کە تەسەوەر دەکەین کۆمەڵی دادگەری لە هەولێر و لە سلێمانی ئیشاڵە دەدەوەچیش بتوانێت ڕێژەی کورسیەکانی بەرز کاتەوە بە شێوەیەک کە ئەو کاندیدە بە ڕێزانە بەشێکی زۆریان بنێرینە پەرلەمانی عێراق. بابزانم گەنجان ئەم جارە لەم هەڵبژاردنە چەند ئومێدیان بە کۆمەڵی دادگەریە ئومێدیان بە لیستی 285 و دەنجی پێدەدەن. سەرەتا بە خێرانتان دەکەم وەکو دیارە کە کۆمەڵی دادگەری حیزبە شەڕەسەنی کوردەواریە و هیوا ئاواتەکانی گەنجشی کردوتە پەرناو پرۆژەکانی خۆیەوە بۆیە کۆمەڵی دادگەری لەناو گەنجان جێدەستی دیارە و گەنجانیش ئومێدیان هەڵچینیوە لەسەر کار و پرۆژەکانی کۆمەڵی دادگەری بۆیە گەنجان پشتیوانی سەرسەختی لیستی کۆمەڵی دادگەری دەکەن. کۆمەڵ چیلۆ گەنج کردیە؟ ئەتو ئێستا لەو لەحزەی بتوانی بیژمێری زۆرە ناتوانرێ بەڵام ئەو پرۆژانێکەوە کۆمەڵ کردیتی هەتا ئێستا جێدەستی دیار بۆ لە بۆ گەنجان چ لە پەرلەمانی کوردستان چ لە پەرلەمانی عێراقدا بۆیە یعنی بە کورتەکەی ئەوەی کەوا گەنج ویستیتی لە چوارچێوەیەکەوە لە پرۆژەی کۆمەڵی دادگەری جێبوویتەوە زۆربەی ئامانجەکان هاتووە. ئێوە لەگەڵ گەنجانن گەنجان بۆ هەڵبژاردنە متمانەی خۆیان بە کۆمەڵی دادگەری دەبەخشن ینی قسە و باستان کردووە گفتوگۆ ڕوویداوە ئومێدیان بە کۆمەڵ هەیە وەکو ئومێد و هاڵچینی لەسەر کۆمەڵی دادگەری بەڵێ چۆن چونکو هەموو شتێک پلەبەندیە ئەو پلەبەندیە بۆ دڕون دەبتەوە ئایا کۆمەڵ گەنجان پشتیوانی کۆمەڵ دەکەن یان بەڵێ بەپێی ئەوەی کەوا لە ئایدیا و بۆچوونەکانی گەنجەوە نزیکەوە کۆمەڵ حیزبێکی وەکو بڵێ پاشخان ئیسلامیە و پرۆژەیەکی ئیسلامی مێژوویە و گەنجانیش ئەوانی ئەهلی مزگەوت و ئەهلی دینداری
پشتوانێکی تەواوی لیستی کۆمەڵی دادگەری دەکەن. تۆ وەکو گەنجێک خۆت پێم بڵێ چ ومێدەکەت بە کۆمەڵ هەیە؟ ئەومێدم زۆر پێەیە پێم بڵێ. نەبووە لەنا پرۆژەکەی نادە دەبوو. ئەمێدی دنیای هەم قیامەتی. چاکسازی و ئاوەدانی هەوەی ڕاستی و ڕەسەنایەتی و جوانی شۆڕشی چاکسازی و ئاوەدانی هەوەی ڕاستی و ڕەسەنایەتی و جوانی ناپێی نورم خوڕەی کارێزووکانی بۆ نیشتیمان هیوای با بزانم ئەم هەڵبژاردنە گەنجان چ ومێدێکیان بە کۆمەڵی دادگەری هەیە؟ بەناوی خی بەخشندە و میرەبان دیارە لەو هەربژارنەیەدا گەنجان ومێدەی زۆریان بە کۆمەڵی دادگەری هەیە و دیارە لە ڕابردوودا گەنجان کە بە بڕبڕی پشتی هەر ئۆرگانێک و هەر وڵاتێک و هەر دامەزراوێک دادەندرێن بەڵام لە ڕابردوودا گەنجان پشتگوێ خراون. بۆیە ومێدەی زۆریان بە کۆمەڵی دادگەری هەیە بە نوێنەرانی کۆمەڵی دادگەری هەیە. کۆمەڵی دادگەری چەند گرنگی بە گەنج داوە؟ کۆمەڵی دادگەری دیارە لە ڕابردوو لۆندێکەوە ئیشی پێ دەکرێت ئەوەندێکەوە بە گوێرەی دەنگەکانی کەوا هەیتی گرنگیەکی تەواوی بەگەنجداوە هەم لە ڕووی پەروەەردە هەم لە ڕووی بانگەواز هەم لە ڕووی هەلیکار مەسەلەن ئێستا لە لاوان ئەمە زۆترین خوڵمان کردەوە لە بۆ ئەوەی کەوا هەلیکار لە بۆ گەنجانمان بڕەخسێنین. لەم هەڵبژاردنە ئەوەندەی گفتوگۆتان کردبی خەڵک گەنج بە تایبەتی ومێدەشی زۆری بە کۆمەڵ هەیە یان بایکۆتی هەڵبژاردنەکە؟ وەڵاهی ئەوەی ئەمە قسەمان لەگە خەڵکی کردێ و لەگە گەنجانمان کردێ هەم لە خوشکان هەم لە برایان ومێدەشی زۆریان بە کۆمەڵی دادگەری هەیە و پێشوازێکی زۆر گەرم هەیە و خەڵکێکی زۆر لە گەنجان گەنج هەبووە وەڵا لە خۆی پەیوەندی بەمووە کردووە کە لە ساڵانی ڕابردوو دەنجی بە کۆمەڵ نەداوە ئێستا لە خۆی هاتیە و دەرە دەنگ بە کۆمەڵی دادگەری دەدەم بەڵام لە بەرچێ هۆکارەکەی ئەوەیە دەرێتە ئێستا نەعاڵی بوویمە لە شتەکە ئێستا دەزانم کۆمەڵی دادگەری نوێنەری بە نوێنەری خۆمی دەزانم و دەزانم هەر کۆمەڵی دادگەریشە لە پەرلەمان پارێزگاری لە گەنج دەکا و دیفاع لە گەنج دەکا و هەروەها هەر کۆمەڵی دادگەریە لە ڕابردوودا کە لە ڕێی کەناڵەکان لە ڕێی مەسەلە سنتەرەکان لە ڕێی دەستگایەکاندا گەنجی پەروەردەکردی و پێیگەیاندیە. سەلام عەلەیکوم. علیکم السلام ورحمة الله. پێم بڵێ وەکو گەنجێک بەشداری لە پرۆسی هەڵبژاردن دەکەی؟ بەڵێ دەنگت بۆ چێیە؟ کۆمەڵی دادگەری بێگومان لەبەر چ کۆمەڵی دادگەریت هەڵبژاردووە؟ لەبەرەوەی لە ڕابردوودا سلماندویانە کە لەگەڵ گەنج بوون لەسەر حەق بوون و ئێمەش پێشەوەی کە دەنگ بدەین دەبێ بیر لەوە بکەینەوە کە ئەو دەنگە بۆ کوێ دەڕوا بۆ کوێمان دەبا چکە ئێمەش تەلەبین ئێمەش قوتابین ینی پێویستمان بەوەیە کە دەنگمان لە پشت بێ پێویستمان بەوەیە لەسەرمان بکرێتەوە ئەوەی کە پێویستمانە. قوتابیانی زانکۆ دەبێت لە چاو گەنجانی دیکە هۆشیارتر بن وایە؟ ئەکید دەبێت هۆشیارتر بن دەبێت تەماشایەکی حاڵی خۆیان بکەن ئەو دەنگ بدەن. دەکرێت قوتابی زانکۆ بانگەشەکانی دەسەڵات بڕوا بکاتن کە چەند ساڵە وعد دەدەن و جێبەجێ ناکەن؟ زۆر جوان دیارە یعنی ئەگەر تەماشایەکی وەزعی خۆیان بکەن دەزانن وەزعکەوا بەرەو کوێ دەڕوا دەزان لە چنە هەمەتێکی دادەژین. کۆمەڵی دادگەری لە ماوەی ڕابردوو ئەوەی کە لە حکومڕانی بووە توانیویەتی وەکو پێویست خزمەت بکاتن؟ توانیویەتی وەکو پێویست خزمەت بکە بەڵام ئەو دەنگەی نەبووە کە بگات زیاتر بێت یعنی دەتوانێت زۆر زۆر زیاتر بکە ئەگەر ئەو خەڵکە هۆشیار ببنەوە بەڵێ دەتوانێت زۆر زیاتریش بکە لە ئێستا. کەواتە گەنج پێویستە لەم هەڵبژاردنە دەنگەکەی بۆ کۆمەڵی دادگەری بەڵێ بێگومان. دژی زۆرداری و گەندەڵی دەواستێ پەیمان لەگەڵ خوا میللەتم دەباستێ دژی زۆرداری و گەندەڵی دەواستێ پەیمان لەگەڵ خوا میللەتم دەباستێ هەتا هەموو خەباتم ڕانەواستێ سەر بەخۆی. بەڵای زەن و خۆشەویستان ئەوەی کا گوێبیستی بوون سەرنج و تێڕوانی بەشێک لە گەنجان بوو ئەوان ئومێدی زۆریان بە کۆمەڵی دادگەری هەیە. گەنجانی ئەم وڵاتە گەنجانی خێر لە خۆنە دیوی ئەم وڵاتە ئومێدی زۆریان بە کۆمەڵی دادگەری هەیە. دەڵێن کۆمەڵی دادگەریە بەرگری لە مافەکانی ئێمە دەکا. ئەوان پێیان وایە ئەگەر دەنگێکی حەقە بێ ئەوە کۆمەڵی دادگەریە. گەنجانی هەرێمی کوردستان لەبیر مەکەن ئێوە کە بێکارن ئەم دەسەڵاتە سەبەبە. گەنجانی خۆشەویست قوتابیانی زانکۆ پەیمانگاکان ئێوە کە مافی دەنگدانتان هەیە و دەستنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ دەدەن لەبیرتان نەچێ چێ دەرماڵەکانی ڕاگرتوون دەرچوانی زانکۆ پەیمانگاکان ئێوە لەبیرتان نەچێت چێ سەبەبە کەوا
ڕێگە نادات ئێوە بە مافی ڕەوای خۆتان بگەن و دابمەزرێن. گەنجانی خۆشەویست، ئێوە کە دەهاتنە سەر شەقام و خۆپیشاندانتان دەکرد تاوەکو مافێکی ڕەوای خۆتان پێ بدرێ، بینیتان چۆن وەڵامیان دەدانەوە؟ دەیکەوایە ڕۆژی 11 لەسەر سندوقەکانی دەنگدان بە دەنجی خۆتان تۆڵەیان لێ بکەنەوە. تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ.